باوکی یوسف برای عزیزم فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی یوسف ما مسدد بشار مالبون گیانەکەم پرسیارێکەمت فەرموو. وهذا بشاري كما سندي قرآن بسوز برنكا برد لشلا جحكاد لبون ما يعني شيء يعني قبل بده غير لا يدي كبيت وبشاري دوما خوا پرسیارێکەمت کە باوکی یوسف بم بووە وڵای باش حاڵی نەبووم پرسیارێکەمت باسی چی بشاري كما سوز بردني قرآن سوزدەی قورئان بەڵێ بله يعني الى الشرط برد قبلي يعني احتياج لبون ما برد غير لا يدي كبيت بەڵێ تەواو بشاري دوما قرآن خواني ختم كردن لبو مردي يعني لبو زندي بكي درسته خيرك لا دقاته او پیاوەکەی قورئانەکەی دەخوێنی دەگاتەوە مردیەکەش یان بەس خێرەکە لە بۆ ئەو پیاوەکەی کەوا مردیە باوکی یوسف منیش پرسیارە لە جەنابەت بکەم ئەو کەسێک کە ختمی قورئانەکەی بۆ دەکەی دایک و باوکتە یان کەسێکی بێگانەیە یان بە پارە دەخوێندرێ یان بە خۆڕایی و بە هەدیەیەک و ئیماندارانە؟ لا مصر لبون من أنا قرآن كوين برا يعني لوبا ميالا بودايك ميالا وخدمة شيء نزيك وعمري أخوي كديان هاي لبون نساغ شو اللي يخلق نوكا أخيرا دقاتي أخيرا كلام مجد نسريت دەست خۆش بێ پرسیارێکی جوانە بەسەر چاو باوکی یوسف گیان ئینشاڵڵا جێبیستی وەڵامەکە دەی بێزنی خوا سوپاس بۆ بەڕێزت خواگەدار بێ برا شیرینەکەم. باوکی یوسف فەرمووی سوزدەی قورئان خوێندن هەرە بێ بەرەو قیبلە بێ بەڵێ لە سوزدەیە دەبێ ئینسان تۆ قورئانەکە لەسەر مێزەکەی بەرەو لای ڕۆژهەڵات دانیشتی بەرەو خۆر ئاوا دانیشتووی بەڵام کاتێکەوە قورئانەکە دانا و سوزدەی تیلاوەی قورئانبەری یەکسە بەرەو ئاڕاستەی قیبلە بسۆڕێ نابێ پشت لە قیبلە بێ و سوزدەبەری سوژدەکانمان ئەبێ بە ئاڕاستەی قیبلە بێ. ختم بۆ مردوو یان بۆ زیندوو دەگات بە مردووەکە بەڕێزان بە تایبەتی ئەگە ئەو کەسە دایک و باوکت بێ ئەو کەسە برایەکت بێ خوشکێکت بێ هاوڕێیەکی دڵسۆزت بێ کە لە دنیادا لەبەر خاتی خوا یەکترتان خۆش دەوێ ختمی قورئانەکە بکە کاکە باوکی یوسف کە لێ بوویتەوە دوعا بکە دوعاکانی ختمی قورئان بکە و دەوتر بە زمانی شیرینی کوردی خۆمان بڵێ یا ئەڵڵا ئەی پەروەردگارم یا ڕەبی خوایە تۆ فەرمووتە هەموو وشەیەکی ئەم قورئانە هەموو وشەیەکی نا هەموو حەرفێکی هەموو پیتێکی خوای گەورە دە چاکە بۆ بەندەکەم دەنووسم پاداشتی خوێندنی ئەم قورئانەدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ناڵم ئەلف لام میم کە سەرەتای ئاەتی یەکەمی سوڕەتی ئەلبەقەرەیە ئەوە حەرفێکە نەخێر ئەوە سێ حەرفە ئەلف حەرفێکە لام حەرفێکە میم حەرفێکە یعنی بەس کە دەڵێ ئەلف لام میم سی چاکت بۆ دەنووسرێت کە دەڵێ بسم الله الرحمن الرحیم ١٩٠ چاکت بۆ دەنووسرێت. یا ڕەبی خوایە بەلانی کەمەوە یەک بەدە پاداشتی ختمی ئەم قورئانت لە هەموو پیتێکا بۆ نووسیبم ئاواز زەلیلی خۆت و محتاجی خۆت لەبارەکەی خوای پەروەردگارە لە ختمی ئەو قورئانەدا دەرببڕە. باوکی یوسف دوایی بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەم خێری و سەوابی ئەم قورئان خوێندنە خوای گەورە بگەێنی بە ڕوحی باوکم بە ڕوحی دایکم بە ڕوحی براکەم بە ڕوحی فڵان خوشکم بە ڕوحی فڵان هاوڕێی خۆشەویستم یا ڕەبی خوایە ئەم ختمە لە من قبوڵکەی و فڵان کەس باوکم دایکمی ناوەکانیان بڵێ خوایە شەریکی خێری پاداشتی ئەم قورئانم بێ. بەویست و ڕەحمەتی خوای گەورە لە قسەی زۆربەی زانایان بە تایبەتی دایک و باوک تۆ سەدەقەی جاری ئەو وەلەدین صالحین یەدعو له بعد مەوتی مناڵ کە دوعای خێر بۆ دایک و باوکی دەکات جا چ دوعایەک لە قورئان گەورەترە لە ختمی قورئان گەورەترە و دایک و باوکت هیچ ئیشکالی لەسەر نییە بۆ خەڵکی تریش زانایانێکی زۆر لەسەر ئەوەن کە ختمی قورئان بە مردوو دەگا ئینشاءڵڵا لەسەر قسەی ئەو زانە معتەبەر و بڕوا پێکراوانە تۆ بەردەوام ختم ساڵانە مانگانە بۆ دایک و باوکت بکە ئینشاءڵڵا هەمویان پێدەگا هیچ لە خێری تۆ کەم نابێتەوە و خوای گەورە هێندە بە ڕەحمە بە ئەندازەی خێرەکانی تۆش دەخاتە سەر تای تەرازوی خێرەکانی دایک و باوکت و خۆشەویستانت.